وڵی دنیا هیچ خۆشیێکی تێماوە بۆ ئینسانی ئیماندار. سوێن بەخوا بتەوێت عەقیدە و بەرنامە و ڕێبازەکە و بپارێزیت، باوەڕ ناکەم بتوانیت لە ژیانە بە ئاسانی ڕێ بکەیت، بتوانیت بە ئاسانی ژیان بەڕێ بکەیت. جارێ هەر منافیقەکانی دەوروبەرت لێتە خوێنن وە کوردەوارە لە سەر تەکەن بە قوڕە، بەڵام مردن یەک جارە. سوێن بەخوا بە بێعیزەتی و بە عیزەتیەوە یەک جارە مرین. جا خوای پەرۆگار وامان لێ بکات مردنێک هەڵ نەبژێرین، بێ عیزەت بین، بێ کەرامەت بین، بێ ئیمان بین. هەرچی بکەین نەرچین و بەردەستی خوای گەورە. چەند خۆشە لەو جۆرە بەندانە بین. بەڵام بەداخەوە بە بۆنەی مرۆڤە ماستاوچی و مرۆڤەکان ئەوانەی کە خۆیانە بەنە پێشەوە لە هەر بابەتێکە، سوێن بەخوا زۆرینەی مرۆڤەکان ناشرین بوون، زۆرینیان ناشرین بوون و بە پەنجەی دەستیش کەسە ڕازگۆکان و داعی ڕازگۆکان ئەژمێرێن، بەڵام دایما کاسە لێسەکان ئەوانە ناشرینەکەن لە پێناوی مانەوەی خۆیانە، بەڵام مانەوەیەک بە زەلیلی، مانەوەیەک بە بێ کەرامەتی. جای بینن لە ڕۆژی قیامەتە خەڵکانێک کە دژی شەرعەکەی خوا وەستاون، بە حسابی خۆیان شەرعەکەی خۆیان ڕاگرتووە، بەڵام دژی شەرعەکەی خوا و بەرنامەکەی خوا وەستاون. و هیچ کەسێکیش دڵی بە نوێژ و عیبادەتەکانی خۆش نەبێت ئەگەر دڵی بە وەزعانە خۆش بێت. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون. وانەزانن خوا لە کاروباری ستەمکارەکان بێئاگایە. والله هەڵیانەگرێ بۆ ڕۆژێک چاوەکان ئاوەتیایە بڵق، بە سەیری ئاسمانەکەن. جا با کارێ بکەین، نە لەگەڵ زوڵما بین، نە پشتگیری زوڵم بکەین، بە کەلیمەیەکش بەشدار مەبە. ئافەتێ تەلاقە درێ مەڵێ دەستی خۆش بەشداریەوەی، پیاوێکە کوژرێ مەڵێ دەستیان خۆش بەشداریەوەی. ئەمە پەیامی برای بچووکتانە بۆ ئێوە، با هەوڵ بدەین لە ژیانە بە ئیمان و بە عیزەتەوە بژین. هەر کەسێک بەبێ ئیمانی و بەبێ عیزەتەوە ویستی نەتەوێت.